خۆشەویستان سڵاوی گەرمی ئێمەتان لێبێن بەڕێزانتەوەری ئەم جارەی بەرنامەکەمان قسەکردن لەسەر توانای میدیاکار لە ئاراستەکردنی پەیامی میدیایی بۆ ناو جەماوەر بۆ ئەم مەبەستە پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر ئەحمەد حەمەغەریبمان میواندارێتی کردووە. دکتۆر گیان بەخێر سەر چاو. زۆر سپاس کاکدانەگیان، سپاس بۆ دەرفەتەی بۆتان ڕەخساندی. زۆر سپاس بۆ جەناب ئێمەش بەمان شێوە خۆشحاڵین کە تەشریفی هێنا بۆ ئەم ستودیۆیە. دکتۆر گیان لەسەر توانای میدیاکار قساکەین کە ئەتوانێت پەیام بگەێنێت لاسی پێویستە پرۆفشنەڵە تا دوایی، بەڵام بەر لەوەی بکەینە ناو پرسیار و وەڵامی ئەم تەوەرامانەیە بزانین سەرەکی ترین ئەرک و بەرپرسیارەتەکانی سەرشانی میدیاکار بریتین لە چی؟ بەڵێ طبعاً میدیاکار هەنگاوی یەکەم بەپێی ئەو استراتیژی و سیاسەتەی کە لە کەناڵەکەیە ئەگەر لە باس لە میدیای تەقلیدی تەلەڤیزیۆنی بکەین یان ڕادیۆن ئەوانی تر کە ڕەنگە زیاتر فۆکەسمان لەسەر تەلەڤیزیۆن بێ بۆ پێی کە تەلەڤیزیۆن میدیایەکی هێشتا کە جەماوەریەوە خەڵکی ئێمە بەرکەوتنێکی باشی لەگەڵ میدیای تەلەڤیزیۆنیایە، تەنانەت هەر ناوڕۆکی میدیا تەلەڤیزیۆنەکان جارێکی تر لە ناو پەڕی پەیجەکانە جارێکی تر ئەبینرێتەوە. بەرپرسیارەتەکەوەیە هەنگاوی یەکەم بەپێی ئەو استراتیژە کار بکە و لە هەمان کاتە میدیاکار پێوی کۆمەڵی خاستەت هەیە ئەبێ لە میدیاکارە هەبێت تاوەکو بتوانێت ئەو پەیامە دروستکە، چونکە میدیاکار ڕۆڵێکی زۆر کارە ئەگێڕێ لە نێوانی نخبەی مسەقف و سیاسی و ئەوانەی کەوا بەشدارن لە پرۆسەی سیاساتە و لەگەڵ خەڵکی گشتیە. لێرەدا میدیا هەر ناوەکەی هەر کلمەی میدیا بە ناوی میدیەیتەوەیە، بە ناوی میدیا نێوەندێکە لە نێوانی کۆمەڵگەی گشتیەوە لە نێوانی خەڵکە نخبەکەیە. لێرەیە بەرپرسیارەتێک ئەوەیە ئەو پرسیار و باسانەی کە پێویستن کە خەڵکی گشتی بیانزانێ و پێویستەکە ڕۆڵ بگێڕێ لە دروستکردنی ئەم پەیامە بۆ ڕۆشنبیریکردنی کۆمەڵگەی گشتی دەربارەی ئەم بابەتانی کە هەیە لە ڕێگەی ئەنجامدانی بۆ نمونە چاوپێکەوتنەوە لەگەڵ ئەو کەسانی کە شارەزان لە بوارەکەیە. لێرە کە چاوپێکەوتنە کرێت پرسیارەکان پەیامەکە ئاڕاستە ئەکەن، پەیامەکە دروستەکەن و لە ناو کۆی بابەتەکانە پرسیارەکان ئەو بابەتانە هەڵ ئەبژێرن کە گونجاون و لە هەمان کاتیشا درێژەدان بە پرۆسی چاوپێکەوتنەکان لە کۆی گشتیە کە وێنەیەک دروستەکە کە ئێمە پێڵێن بۆ نمونە گوتاری میدیایی و گوتاری میدیایی بەگشتی کەناڵێک ئەکرێ بڵێن ئەمە گوتارێکە، بەڵام هەموو بەرنامەیەکیش لە کۆتاییە گوتارێک دروستەکە. میدیاکار لێرە ببوورە ڕاتەکرم ئەتەوێت پێمان بڵێ لەو پرۆسەی پەیوەندیکردنەی نێوان ئامڕازی تەلەڤیزیۆنی و وەرگرەکە کە جەماوەرە میدیاکار یان پێشکەشکار و ئامادەکار بە بێگومان ئەبێ ڕۆشنبیر بێ؟ گومانی تیان نییە، چونکە دروستکردنی پرسیار لە پاشخانی ڕۆشنبیریەوە دروستە بێ. یعنی بۆ نمونە من شارەزاییم لە فیزیایە نییە، ناتوانم پرسیار لەسەر فیزیا دروست بکەم، لەسەر بابەتێک ئەتوانم پرسیار دروست بکەم کە شارەزاییم تیا بێ و ئەو بابەتەی بڕیارە من چاکو پێکەوتن لەگەڵ کەسێکا بکەم تاوەکو پەیامێکی لە دروستکەین بیدەین بە کۆمەلگا ئەبێ من تەواو شارەزا و پسپۆڕ بم لە بوارەکەیە. ئەشێ من وەکو ئەو پسپۆڕ نەبم بەتاوەتی، بەڵام ئەبێ پێی بم بەو پرسیارانەی کە پێویستە وەڵامەکانیان بەلای کۆمەلگاوە. ینی ئەبێ لە پرۆسەی چاوپێکەوتنە کەسی کە پێشکەشکاری بەرنمەیە کە چاوپێکەوتن سازەکە ئەبێ گریمانە و وێنیای ئەو زانیاریانە بکە کە پێویستن لەلانی کەمانگاوی یەکەم و دواتر وێنای ئەو بکات ڕەنگە زانیاری و پرسیاری تر بورژێندرێ لە ئەنجامی چاوپێکەوتنەکە. لێرەیە کێشەیەک دروستە بێ لە سەردەمی میدیای تازە ئێمەیە کە میدیای تایبەتمەندمان هەیە و لە چوارچەوەی میدیای تایبەتمەندە هەندێک پرۆگراممانەیە پرۆگرامەکان گشتین. لەم پرۆگرامە گشتیانە پێشکەشکارێک پێویستە کە ڕۆشنبیریەکی گشتی هەبێ کە ئەو کەسانی کە چاوپێکەوتنیان لەگەڵاکە بەقەدەر ئەوەی کە شارەزایی هەبێ کە بتوانێت چاوپێکەوتنیان لەگەڵا سازکە، چونکە پەیام ڕاندی زۆری هەیە، تەنها بواری ڕۆشنبیری نیە بەڵکو ئاکاری کۆمەڵایەتی و بەرژەوەندی ئەمنی و سیاسی نیشتیمانی هەموو ئەمانە پێشکەشکار ڕەبەرچاوی بگرێت و ئەبێت واتە سەقافەیەکی کولتوری سەقافەیەکی نیشتیمانی هەبێ وێڕای ئەو شارەزایی کە لە بوارەکە هەیە. باش ئەگەر ئەو میدیاکار ئەو ڕۆشنبیری نەبێ ئەوزانم لە بۆ نمونە بە نەڵێن ئێستا چەمچێکەیەکاڵێ ڕۆشنبیر ئەبریتە لەو کەسەی کە لە هەر شتێک بزانێ و تقریبا نەمام چەمکە گوزەشت تێپەڕیوە، ینی ئێستا لێ ڕۆشنبیر بریتە لەو کەسەی کە قوڵ بێ سپۆڕیەشیە بێ قوڵ بێ بێگومان. باشە ئەم هەموو تەلەڤیزیۆن هەمان هەیە، وێب تیڤیمان هەیە، ئەڕواوە تەلەڤیزیۆنی ترمان هەیە. بەڕای تۆ کە ئاسی ڕۆشنبیری
پێشکەشکارەکە یا میدیاکارەکە لاواز بوو ناتوانێت مەسەرەن پەیامەکە کامەڵ بکە؟ گومان لەوان نییە، چونکە پرۆسەی پەیام لە کاتی چاوپێکەوتنە ڕۆڵی سەرەکی لە پرسیارکەرەوە دەست پێکا، چونکە ئەو کەسی کە چاوپێکەوتنی لەگەڵا ئەکرێت تەنها وەڵامی ئەو پرسیاران ئەداتەوە، ئەو نایە دەستبەرێ بۆ بابەتێک کە ئەو نەی وروژاندووە. بەڵام لە بەشێک لە بەرنامە تەلەڤیزیۆنەکانە ڕەچاوی ئەوەکەین ئەو کەسانی چاوپێکەوتنیان لەگەڵاکرێ هێندە شارەزات و ڕۆشنبیرترن لەو کەسانی چاوپێکەوتنیان لەگەڵاکە، هەندێک جار خۆیان دەست پێشخەریەکەن ئەڵێن پێویستەکە ئێمە لەسەر بابەتە قسە بکەین، یان خۆیان ئەچنە ناو بابەتەکەەوە، چونکە لە ئاکامی ئەوەیە کە ئەو کەسی چاوپێکەوتنی لەگەڵا سازەکە هێندە شارەزایی نییە تاوەکو ئاراستەی گفتوگەکان بۆ ئاراستەیە برێ کە پێویستە، چونکە ئەو گوتارە دروستکە تاوەکو پێویست بێ بەلای کۆمەلگاوە. ئەکرێ بڵین هۆکار بۆچی ئەگەڕێت و خۆی ئەمەیە پرسەکە. ئێمە ینی کوردستان دانیشتوانی کوردستان ئەمە من ئالێرە ئەم نقطەیە ببوورە، یعنی ئەوە قەتعەکەم بچکە لەبەرەوە تەوەرێکە کە زۆر جێگەی باەخمانە هەرێمی کوردستانیش بەڵێ بمبورە کە ئەتوانی هۆکارەکەت وەکو وەڵام گرێ بیتەوە بەمەوە کە ئەمە چوزام کارنامە بێ، ینی جۆب دەسکرپشنی میدیاکار بێ کە ئەبێ ڕۆشنبیر بێ لە هەموو شوێنێک کە هەموو شوێنی دنیا با بڵێن پرانسیب بێ بۆ هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە بە هەرێمێکە مەسەرەن زۆر جارەڵێن وەڵامە لە ڕووی کۆمەڵ کەلتوریەوە هێشتا کۆمەلگایەکی داخراوە چوزانڵێن تەنانەت میدیاکارەکانیش هەر هەمان بەرپرسیارەتیەکە لە دەرەوە گومانیتیانە، چونکە تەنانەت ئەو کەسانی کە توێژینەوەیکی زانستیەکەن ئەبێ پرسیارەکان لە دیدگا و ڕوانگەیەکی تیۆری ستانداردی باوەڕپێکراوی زانستیەوە بێ پرسیارەکانی لێ هەڵبجێندرێ. ئەمە بۆ پێشکەشکارێکیش ڕاستیە، بەڵام کێشەکە بۆ لە کورسان ئەمە خۆڵقاوە هۆکاری یەکەمە توانین بگەڕینەوە بۆ زۆری ژمارەی میدیاکان هێندە زۆرن بەقەدەر زۆری ئەم ژمارەی میدیا و ژماری پرۆگرامەکانی ناو میدیاکانە ئێمە ئەوە چاوپێک ئەوە پێشکەشکارمان دەست ناکەوێت کە پرۆفیشناڵ و شارەزا بێ لە بوارەکە. ئەمە بوارێکێتی بوارێکی کە کاتێ میدیاکان هێندە زۆرە بن کێشێکی تر سەر هەڵەدا بریتە لەوەی کە ئوجوری پێشکەشکار لە کوردستانە بە بەراورد لەگەڵ کۆمەڵگەکانی کەیە هێندە کەمە، ڕەنگە کۆمەڵی خەڵکی شارەزا هەبن ئەگەر بێت و توانستی پەیوەندگیری و شارەزایی میدیایی لە خۆیانە ڕەنگە بتوان برەوە بە خۆیان ببنە پێشکەشکار، بەڵام ئەو ئوجورەی کە ئەدرێتە پێشکەشکار هێندە کەمە کۆمەڵە خەڵکێکی زۆر پسپۆڕ و شارەزا ئامادەی ئەوەیان تیانە ببنە پێشکەشکار لێرەیە. یعنی بۆ نمونە لە دنیاە ئەمە ڕاستیەکە ئوجوری پێشکەشکار نزیکە لە ئوجوری وەرزشکارەوە، واتە لە سەروی ئەو کەسانەوەی کە پرۆفیشناڵ لە کۆمپانیەکانی پێشکەشکارێک ینی موچەی پێشکەشکارێک زیاترە لە کەسێکی ئەکادمی بێگومان تەمان کاڵین کە موچەی پێشکەشکارێک واتە تێچووی بەرنمەیەکی تەلەڤیزیۆنی بەهۆی پێشکەشکارەکانیەوە، یعنی موچەی پێشکەشکار لە ڕاستیە زۆرترە لە کەسی ئەکادمی، لە کەسی سیاسی و لە کەسی پرۆفیشناڵی ئەلکترۆنی و لە کەسی شارەزا لە بواری کۆمپانیەکانەوە نزیکە لە وەرزشکارەوە. یەک تێبینیە بزام لەگەڵ مای کەواتە لاوازی پێشکەشکار لە گەیاندنی پەیامەکەی بەواتای بریتیە لە بەهەدەردانی کات بەهەدەردانی پارە و جۆنەگرتن بایەخنەدان بە خەڵک. گومان لەمان نییە، بەڵام ئێمە بابین لە کەناڵەکەەوە تەماشا بکەین، چونکە هەنگاوی یەکەم بەرپرسیارەتی کەناڵە لە دیاریکردن و دەستنیشانکردنی پێشکەشکارێک کە بشێ بۆ ئەوەی کە بتوانێت ببێتە نێوەند لە نێوانی کۆمەڵگە و هەروەها ببێتە نێوەند لە نێوانی نوخبەیە پەیامەکە و خەڵک. ینی کەناڵەکان هێشتاکە خۆیان ئەو بڕە موچە و با بڵێن ئەو جوورەی کە پێویستە بۆی بدرێتە پێشکەشکارێکی پرۆفیشناڵی شارەزا لە بوارەکەیە هێندە ئەوان نایەن وەبرێنانکەن تاوەکو کەسێکی زۆر شارەزا بدۆزنەوە لە کۆمەلگایە یاخود هەموو کەسێک دەست نەبا بۆ ئەوەی کە ببێتە پێشکەشکار، لەبەر ئەوەی کە پێشکەشکاری هەرکێکی زۆر گرنگە زۆر گەورەیە بەقەدەر کەسی ڕۆشنبیری باڵا کە دێ نەسیحەتی کۆمەلگاکە شرۆڤەی پرسەکانەکە پێناسەی بابەتەکانەکە دەستنیشانی هۆکارەکانەکە ترسەکان لە بابەتەکان کە پەیوەندیان بە ئایندەوەیە ناساندنی ئەو گۆڕا و زانیاریانی کە پێویستە کۆمەلگایان لێ ئاگادار بێ چەندە کەسێکی ڕۆشنبیر گرنگە ئەوەندە شارەزایی هەبێ ئێمە پێویستیمان بە پێشکەشکارێکەیە بتوانێت ئەم گفتوگۆیە بسازێنێت لە ئاستی ئەوە بێت واتە ئەو کەسەی پێشکەشکارە لە ڕاستیە ئەبێ تەنها تۆزێکی کەمتر بێ لەو ڕۆشنبیرێکەیە. ئەمە پرانسیب تا ئێستا جەنابەت باسی پرانسیپەکەی، بەڵام با بڵین لەم هەموو وێب تیڤیانەی کە بە زمانی کوردی ئەمە کارەساتە
توانراوە ینی ئەم پرانسیپانە من بەزانیاری جۆب دسکرپشنانە بەڵێ ئەم کارنامانە جێبەجێ بکەن بە دڵنیاییوە نەخێر من ئەتوانم تەنها شتێک ینی زانیاریت بباسەکەم کە ئەو هەندێک لەو وێبتیڤیانی کە بەڕێزت باسیەکەی پێشکەشکار هەیە یاخود پەیامنێر هەیە پەیامنێر پێشکەشکار کە هەردووکیان دەتوانن گفتوگۆ بسازێننەوە پێکەوە دەرکەون و ئەو زانیاریانی کە پێک بێنن تاوەکو بینەر و بیسەر کە بیبینن لە ڕاستیە هەیە ئەجوورەکەی ناگاتە $200 لە ماوەی مانگێکە تەسیر لەسەر کواڵیتیەکە تەسیر لەسەر کواڵەتیەکە و ئەگەر کەسێکی پسپۆڕی شارەزا بەو توانست و باگراوندە معریفیە ئەگەر بێت و کەسێکی وا هەبێ کە فعلەن شایانی ئەو ببێت بە نێوان لە نێوانی کۆمەڵگە و لە نێوانی ڕۆشنبیرە حتمما ئامادە نییە بێت کارێک بکا بم بەسەوە یەکێکە لە هۆکارەکان هەموو ئەمە هۆکارێکی زۆر گرنگە کاتێک ئەگەر کەناڵێک بێ و بەرهێنان بکە و گرنگی بە ئوجور کاتێک بەرزکەیتەوە ئەتوانی کەسی گونجاو هەڵ ببژێریت ئەمە لایەنێکیان لایەنێکی تر کاتێک کە فەوزای میدیاییش دروستە بێ با ئەجوریش بەرزکەیتەوە ئەو کاتە ڕەنگە هێندەی ژمارەی بەرنمەکان و ژمارەی وێب تیڤی و بەرنامە تەلەڤیزیۆنەکانی ناو کەناڵەکان تۆ ئەوەندە خەڵکی پسپۆڕ و شارەزاد نەبێت لە ڕاستیە یعنی من ئەمەوە بەستەنا مقارنێکی بچووکەم لە نێوانی وڵاتێکی وەکو دانیمارکە کە داهاتیان لە کوردستان زیاتر هیتاک و میزانی نیشتیمانیان بودجەی نیشتیمانیان هێندە زیاترە لە کوردستان ئەگەر وڵاتێکی وە تەنها دوو کەناڵێکیان هەیە دوو کەناڵیان هەیە ئەگەر وڵاتێکی گەورە دوو کەناڵی هەبوو بێگومان ئەوە وێب تیڤیمان هەیە بەڵێ یعنی مەبەستم لە وڵاتێکی وایە تەنها دوو کەناڵت هەبێ حتمما بەلانی کەم بیسی کەسێکت دەست ئەکەوێ شیاوی ئەوە ببن ئەوەندە بتوان ببنە پێشکەشکارە بەڵام تۆ بە سەدان و بە هەزارت هەبێت لەکوێ ئەوەندە پێشکەشکاری پسپۆڕی شارەزاد لە بوارە گشتیەکانە بە تایبەتی حەزەکەم باس لەوەکەم وێب تیڤیەکان شوناسێکی تایبەتمەندیان نییە لە هەموو بابەتی قسە ئەکەن و کەسێک کە دێت گفتوگۆ ئەکات وەکو پێشکەشکار شتی خراپی لێکردو باشە دکتۆر باشە قەینا ئەمە بە لە ڕووی پارەوە سپۆنسەر بکرێ پارەی بدرێتێ و سەلەرەکەی بەرز بێ موچەکەی بەرز بێ ترینینی پێ بکرێت بەڵام خۆش تیڤیانی کە دانراوە یان هەیە داهاتی وێب تیڤیەکە خۆی ناگات $2000 دکتۆر یەک شتە عەرزکەم بەڵێ زمان ئامرازێکی عەقلانیە بێگومان کە من قسە بکەم ئاسی سەقافیشم دەرەکەوێت ڕاستە مانایتیانە میدیاکارێک لەسەر تەلەڤیزیۆنەوە خەڵکی بینێ زمانەکەی یەکسەرەوەمان پیشان با بڵێ و بینەر تێبگەین کە ئەم کەسە کەسێکی نەخوێنەوار و بێ ئاگایە خۆ هەر بە تەنها پارە نییە نابێ فیلتەرێک هەبێ مەسەلەن نابێ فیلتەرێک هەبێ بۆ ئەوەی کە خەڵکی خوێنەواری بە ئاگا لەو مەجاالەی کە بەرنامەی لەسەر کاکدانە ئێمە لە سەردەمێکی فەوزای میدیایی ئاژی لە سەردەمی ئەم فەوزا میدیاییە بە تایبەتی لە وێب تیڤیەکانەکو باسێکەکەی یان ئەو میدیانیویانی کە هەیە زۆر بە ئاسانی ئیجازە تیاوەرئەگیرێ و بە ئاسانی ژمارە میدیاکان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکەن کە زیاد دەکەن و سەرەتا بە سەرمایەکی بچووکەوە دەست پێکەن و میدیا هەیە ڕەنگە 50,000 بۆ 100,000 فۆڵۆوەری هەبێت و بەرهێنان لە میدیای ناگاتە $2000 بە هەموو میدیاکەوە ئەگەر $2000 دەستکەوێ ئەبێت چ کارمەندێک بتوانێت لەم جۆرە میدیایە کار بکە کە لەگەڵ ڕێزما بۆ مەسائلی شەهادات و بابەتە بەڵام ئاسایی بێبەلاتەوە کەسێک هەیە هەر لە سەرەتا زۆر نەشارەزای لە هەموو بوارەکانی ژیان بەنامەی کەسێک بۆ بە میدیاکار بۆی بەڵێ بێ ئیش زۆرە میدیاکارێکی هەر زۆرمانەیە خەڵک بێ ئیشە بەڵام ینی ترەمە ئەزمەیە کە بەرۆشیە وڵاتی گرتووە بەڵام لایەنی کەم هەچ کەسەوەکانەوە وتم میدیاکار بە ئاسایی موچەی ئەگەر وەسەڵی وەربگرین دە بەقدر پرۆفیسۆرێک باشە لە وڵاتە پێشباشانە من مەمنون ئەگەر پرۆفیسۆرێک بێنی شارەزایی هەبێ لە بواری پەیوەندگیریە واتە بڕونە پرۆفیسۆرێکی کۆمەڵاسی بێنی کە بتوانێت بەرنمەیەکی کولتوری بەرنمەیەکی کۆمەڵاتی پێشکەش بکە ئامادەیە بەو وجورە مادیی کە بۆی تەرخانەکرێت لە وێب تیڤی لە شوێنانە دەرکەوێت بێگومان نەخێر باڵە ڕاست دکتۆر باسی دوو هۆکاری زۆر سەرچیت کرد بڵێ هەیهێنمەوە یادی بینەران بۆی بزان کە هۆکارەکانت باس کردووە مەسلەی پارەیە بڕی تێچوون و ئاسی ڕۆشنبیری و مەسلەی زۆری ئەو دام و دەستگا میدیایەنە خاڵێکەش ئاماژەمان پێ نەکردووە مەسلەی بەهێزبوونی میدیایەک کە بتوانێت ببێتە سەرچاوەیەکی سەرەکی
بینەر و بیسەری وڵاتەکە میدیایەکیان دوو میدیا باش تاوەکو ئەم هەموو میدیانە قوت نەبنەوە و ببنە ژمارەیە کاتێ میدیایەکی وا دروست بوو ئەم یعنی میدیایەکی سنترالایز نییە میدیایەکی باڵێ نیشتیمانی میدیایەکی نیشتیمانی گەورە نییە ببێت ئەوە قسەی زۆر هەر لەم بەرنامەیەوە زۆر قسەما لەسەر ئەو تەوەرە کردووە بەڵام لەسەر ئەم تەوەرەی خۆمان ڕەخنەیەک هەیە دوو جەمسەرە ئەڵێن نازانین لەلایەکەواڵێن میدیاکار ناتوانای گەیاندنی پەیامی نییە میدیاکار زۆر جار ڕەخناگیرێ ئاستی ڕۆشنبیری لاوازە قوڵ نابێتەوە بەناو پەیامەکانیە میدیاکار بە جۆرێک لە جۆرەکان جاری وایە بێ بە سەرچاوی مشکلەی کۆمەڵایەتی و ئەمنی ئەوانە نازانێت پەیام بگەێنێ و مشکلەی نەفسیشی لەکێتەوە لەم لاشەوە ئەڵێن پێویستە خێزانەکان دەرسی میدیا بخوێنن پێویستە میدیا لە ناو گەنجانە بخوێندرێ بۆ نایەن لە جیاتیەوەی کەوا ببێ ئەرێک کە لە ناوەندیەکان و پیدایەکان میدیا بخوێندرێ بێن ئەمە چاپکەن بەر لەوەی ئەوە بخوێندرێ ئەم ڕەخنەیە جەنابەت بێگومان ینی ئێمە ئەڵێن سەرچاوەی دروستکردنی پەیام ڕۆڵی میدیاکار ڕۆڵی سەرەتایی و سەرەکیتیا ئەبینێت لە پرۆسەکەیە کاتێ میدیاکار خۆی باگراوندی معریفی هێندە لاوازە ناتوانێت پەیامێک دروستکە لەگەڵ ئەو کەسێک کە چاوپێکەوتنی لەگەڵا سازەکە کە ئەمە کە شارەزایی نەبوو بێگومان تووشی کۆمەڵی غەڵەتە بێ و لە کۆتاییە پەیامێک دروست نابێت کە ئەم پەیامە بەکەڵکی ئەوە بێ کۆمەڵگەی پێوە شار بکرێتەوە بە عەکسەوە پەیامێکی لە دروستەکرێ بە ئەم پەیامە کۆمەلگای پێ ناوشارەکرێتەوە و کۆمەلگای تووشی کۆمەڵی کێشەیەکەکە و لەمان کاتە پرس و بابەتێک ئەو ژێندرێ و قسەی لەسەرکرێ کەڵکی ئەوەیە نییە کە ببێتە سەرچاوەیەکی زانیاری بە تایبەتی بۆ لە ڕووی پەروەردەییەوە لە ڕووی کولتوریەوە لەگەڵ ئەو کەسانی کەوا بەرکەوتیان لەگەڵ ئەم بەرنامانە هەیە ینی بەڕاستی ئەمە یەکێکە لە کارەساتە گەورەکان کە لاوازی میدیاکار ڕۆڵی هەیە لە خراپی دروستبوونی پەیامە کە ئەم پەیامانە ناشێکە بێتە سەرچاوەیەکی معریفە فعلەن یەکێک لە کەناڵەکانی پەروەردە یەکێک لە کەناڵەکانی ڕۆشنبیری کولتوری سیاسی هەموو بوارەکانی دیکە بریتە لە میدیا بەڵام کاتێ میدیا بۆ خۆی ناوەڕۆکی پەیامەکانی لاوازە بەهۆی نەشارەزایی میدیاکارێکەوە یا میدیاکارەکان بە شێوازێکی با بڵێن ڕێژێکی زۆر لەمانە ئۆتۆماتیکیان کە پەیامی میدیاکانمان لە ئاستی ئەوەی کە پێ بڵێت تەسقیفکردنی کۆمەلگانیە بەداخەوە حەزیش بۆ ئیشەکەت دەورە بینێ بۆ نمونە مەسەلەن ئۆریانا ڤالاسچیە بینی کە ڕۆژنامەنووسێکی گەورەیە لەبەرەوەی خۆشەویستی و بەرپرسیارەتی هەبوو بۆ ئیشەکەی توانی لە ڕۆی نێودەوڵەتیەوە پێگەیەکی زۆر بەهێزی هەبێت لە ئەنجامی ئەو ئەنتەرویوانەی ئەو چاوپێکەوتنانەی کە لەگەڵ قائدی سیاسی وڵاتان هایکرد محەممەد حەسەن هەیکەلیش بە هەمان زۆریەک بەڵام میدیاکارە بەڵام کە تۆ ئەم حەزە نەبێ و ینی بەڕاستی بەڵام نقطەی سەرەکی لەوایە کە ئەم هەموو کەم و کورتیە هەیە بەڕای جەنابەت ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە میدیاکار لێ هاتوو بێ و ئاستی گەیاندنی لە ڕووی کەلتوریەوە بەهێز بێت و پەیامەکانی باش بگەێنێ بە جەماوەر ئەگەر بکرێ هەم لە ڕووی ڕۆشنبیری و هەم لە ڕووی تەکنیکی شەوچکۆ زۆر جار ئەدای گەیاندنیش کاکدانە لەم سەردەمە تازەیە زۆر سەختە لە ڕووی یاسا و ڕێنماییەوە تۆ بێ مەرج و پێوەردانی بۆ کەسێک کە ببێ بە میدیاکار بەڵام پێویست بەوە ئەکا لە پشتی ئەمەوە تا میکانیزمێکی تر بگیرێتە بەر تاوەکو ئەم جۆرە کەسانی کە لاوازن بۆ خۆیان کە لە پانتایەکە ناتوانن ڕۆڵ بگێڕن یعنی ئەمەیە ئێمە پێویستمان بە میدیایەکی بەهێز هەیە کە میدیایەک یاخود دوو یا سێ میدیا ئەگەر دوو سێ میدیای بەهێز هەبوو کەواتە بینەر و بەکاربەری ئەم میدیانە زۆرە بن کە بینەر و بەکاربەران زۆر بوون داهاتی میدیانە هێندە زۆرە بێ حەلی ئەومانە بۆکە کە بتوان پێشکەشکارێکی شارەزا و بتوانە بدۆزنەوە و بەرهێنانی تیا بکەن و پێشکەشکارەکان ببێتە ڕەکابەرایەتی لە نێوانیاندا تاوەکو پێشکەشکارێکی بەهێز بدۆزرێتەوە و ئەمانە ببنە مەرجعی کۆمەڵگا با میدیاکانی تر لە ڕووی ژمارەوە زۆر ببن با خەڵکی نەشارەزایان تیا بێ بەڵام پەیامەکانی ئەم جۆرە کەسانە ناگەنە ڕێژێکی زۆر لە کۆمەڵگا و ئەو کاتە نابنە ڕێژەی سەرێشە و تا خراپی خراپ ئاڕاستەکردنی کۆمەڵگا چونکە ئەگەر هاتوو دووسێ میدیات هەبوو لە سەتا سەروی نەوەتی کۆمەلگای کەڤەر کرد ئەو کاتە و لە ڕێگەی کۆمەڵە میدیاکارێکی پرۆفیشناڵەوە بە هەزار میدیاکاری ناپرۆفیشناڵت هەبێ کە ئەمان ناتوانن بگەنە 104 و 5 کۆمەڵگا خۆی من لە کۆتایی ئەمەیە بە یەک جملەی بە یەک ڕستە ئینگلیزی ئەڵێ the messenger is a message ئەڵێ بەڵێ پەیامنێرەکە
خۆی لێ بۆ بە پەیام خۆی لێ ئەبێ بە پەیام بەداخۆ لە هەندێک تەلەڤیزیۆنایی بینین کە لە جیاتەوەی کەوا پەیامەکە بگەێنێ خۆی لێبێ بە پەیام و هەستەکە بێ خۆی ئیبراسکە و خۆی بێ بە فیلم ئەمە زەرەرێکی گەورایە ببوورێمە کاتمان نەما ویستم بەم ڕستەیە بێمە خزمەت بۆ چوونەکانە دکتۆر ئەحمەد زۆر زۆر خۆشحاڵ بووین کە لەگەڵمان نابوویت. زۆر سپاس چاوەکەم. خۆشەویستان لێرەدا کۆتایی بە بەرنامەکەمانێنین و بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ.